لەگەڵ زنجیرە دەرسی بژاری دەروون لەگەڵ سێم ئاڵقەی ڕیابازی باسەکەین ئینشاءالله تەعالە کە لە دوو ئاڵقەی ڕابردووە باسمان لە خودی ڕیابازی کرد کە چەند شتێکی خەتەرە، نەخۆشیێکی کوشندەی دینداریە، چاکە و حەسەنات هەموو یەفەوتێنێ، ئینسان تووشی شرکە کە گوناحێکی گەورەیە، کردەوەکان پوچەڵەکاتەوە و ئاگابوون لە خواویستی، لە نیەتپاکی، لە نیازپاکی شتێکی زۆر گەورەیە، ململانەیەکی ڕۆژانەیە لە بینی تەقوای ئینسانی مسڵمانە بەرامبەر هەوا و هەوەسی، بەرامبەر بە شەیتان، بەرامبەر بە دنیاویستی، بەرامبەر بە حەز و ئارەزوەکانی. پاشان پێچەوانەی ڕیابازی بەوە ئەبێ کە ئینسان بۆ خوا ساغ بێتەوە، بەڕاستی عەبدایەتی خوای پەروەردگار بکە، بزانێت کە ئەم خۆی مەخلووقێکی مەئمورە، یعنی کە خەلق کراوە ئەمریشی پێکراوە. خوای گەورە لە سوورەتی عەرافا فەرمێ ئەلا لەهو الخەلق وەلئەمر، کەوا بوو خوای خالق و ئامر کە مالیکی ئێمەشە، خاوەنی ئێمەیە، کردگار و پەروەردگارمانە، ژیانەر و مرێنەرمانە، ویست و ئیرادەی وا بوو کە ئێمە بینە سەر زەوی بۆ ئەوەی ئیستیخلاف بریکارێتی ئەو لەسەر زەمینە بچەسبێنی. ئەمەش بەوە ئەبێ کە خوا بناسین، خوا بپەرستین، شەریعەتەکەی وەربگرین، بانگەوازەکەی بگێنین، خەڵکی لە جۆرەکانی شرک هەمووی ڕزگار بکەین و خۆشمان نەکەوینە ناوی، چونکە ئەگەر خۆمان کەوتینە ناوین شاهیدی دانەکەمان نوقسانە بێ. خوای گەورە فەرمێ تەکونوا شوهەداء عەلى الناس، بۆ ئەوەی ئێوە ببن بە شاهید لەسەر خەڵکی. چۆن ئەبین بە شاهید کە خۆمان شایەتی دانەکەمان نوقسان بێ؟ شاهیدی درۆت قازی ڕەفزی ئەکاتەوە، شاهیدی خراپەکار قازی ڕەفزی ئەکاتەوە. لە شەرعا شاهیدێک کە نەیبینی بە و حازر و نازر نەبوو بێ، ئامادەی واقعەکە نەبوو بێ، یان لە خەبەرێکی یەقینی و وەری نەگرت بێ، چۆنە بێ بە شاهید لەسەر خەڵکی؟ لەبەرەوەی ئینسانی ڕێیاباز چۆنە بێ بە شاهیدی خەڵکی؟ چۆنە بێ بۆی کە پەیامی خوایی هەڵگرێ؟